ڕەفیقان ئەم دڵم مەمشە و عەجەب حاڵی پەرێشانە وەکوو بولبول لە عشقی گوڵ خەریکی شین و گریانە ئەوەندە گەوهەر لە دوو چاوم مەبارێنم لە هیجرانە نیگار داوێنی من ئەمڕۆ وەکوو دەریای عومانە ئەگەر یار ڕوودەپۆشێ حەق بەدەستیە چونکە معلومە پەری دایم لە بەرچاوی هەموو مەخلووقێ پەنهانە تڵوعی خۆڕەکە زاهیر کە گۆشەی نیمتەنی لادا وڵات ڕووناکەکە هێشتا ئاڵێی سوبحی گریبانە لە نەشئەی بادەوە وەختێ سەری کۆڵمی یەکارەک بیعەینی ئەو دەڵێی بەرگی گوڵە و ئەو ئاوی بارانە ئەگەرچی دڵ بە تیری عشقی تۆ زامار و مەجروحە فیدات بم خەندەی لێوت لە بۆ و دەردە دەرمانە دەخیلم لەیلەکەی ئەسڵم بکە ڕەحمێ بە حاڵاتم کەم عاشقتە وەک مەجنون جێگای کێ و بیابانە بەناری ڕوومەتی ئەو شۆخە جەرگ و دڵ کە سوتاوە مەکەن مەنعم کە من پەروانەم و ئەو شەمعی بوستانە دەستخۆش نیان خان خۆشەویستان ئازیزان فەرموون لەگەڵ ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی قەلەندەرخانە ئەڵلقەی ئەم جارەمان تایبەتە بە قسەکردن و توێژوی لێدوان دەربارەی شێعر و بەرهەمەکانی شاعیری گەورە ئەحمەد موختار بەجیجاف ئەم بەرنامەیە بە هاوکاری لەگەڵ نیانخانە پێشکەشەکەین هەروەها بۆ ئەم بەرنامەیە دوو میوانی زێدە ئازیز لێرە لە بەرنامەکەدا ئامادەن ئەویش مامۆستا لەهۆن قادر کە مامۆستای زانکۆیە و هەندێک توێژینەوەی هەیە لەبارەی شێعرەکانی ئەحمەد موختار بەجیجافەوە هەروەها شێوەخان بە ئامێری قانون بەشداریەکە لەگەڵمانە شێوە شەماڵ هەردوو لە بەخێر هاتن بەڕێز مامۆستا لەهۆن گەر بمانەوێت لەسەر شێعرەکان و بەرهەمەکانی ئەحمەد موختار بەجیجاف قسە بکەین بێگومان ئەبێ لە سەرەتاوە باسی خۆی و ژیانی خۆی و بنەماڵەکەی بکەین گەر کورتەیەک لەو بارەیەوە بەڕێستان باسی بکەن. سواز بۆ بەڕێستان سپاس بۆم دەرفەتە سڵاو و حورمەتم بۆ بینەرانی بەرنامەکەتان. طبیعی ئەحمەد موختار جاف کوڕی عوسمان پاشای جافە لە کۆتایی لە ساڵی 1990 لەدایک بووە بەداخەوە وەک جەنابەت لە پێشێکیا وتت لە تەمەنی 36 ساڵیە لە ڕووداوێکی نادیارە ئەکوژرێ کە تا ئێستاش بە نەدیاری ماوەتەوە لە قۆناغەکانی ژیانیا بەم تەمەنەکەمە ئەزمونێکی زۆری ئیداری سیاسی ڕۆشنبیری لەگەڵ خۆیان کەڵەکە کردووە هەر لە ساڵی 1990 بێتە قایمقامی هەڵەبجە دیارە پۆستێکی ئیداری ئاسان نەبووە لەو سەردەما دواتر لە ساڵی 1924 ئەبێت ئەندامی پەرلەمان کە دیارەوە کاتە ناوێکی تریە بووە لە بەغا دواتر سیر لەوایە لەگەڵ ئەم هەموو مووقعەتە سیاسی و ئیداری و وەک خانەوادە و بنەماڵەکە هەیەی واز لە هەموو ئەمانە ئەهێنێ وەک دکتۆر عەزەدی مستەفا ڕەسوڵ و دکتۆر ئەحسان فواد باسیەکەن لە ژیانەکەیە ڕووەکاتە چییە زیاتر هێندەی لە خەمی کۆمەڵک بابەتی فکری و کۆمەڵک بابەتی ڕۆشنبیریایە لا ناکاتەوە لەو بابەتە پۆستە ئیداری و سیاسی هەمووانەی کەوتم بۆیە ئەو لێکۆڵینەوەی کە من کردومە لەسەر شارەکانی پتر لە ڕەهەندی ژیانی و حاڵەتە سیاقە ژیانەکەی و نییە لەکوێ ژیا و چۆن ژیاوەوەی ئەوەندەی کە قسەکردنە لەسەر نووسینەکانی چ شارەکانی و چ ڕۆمانەکەی بیرمان نەچێت کە دکتۆر عەزەدی مستەفا ڕەسوڵ کە دیوانەکەی بەڕێزیان کۆی کردێتەوە باز لەوە کات کە ئیشارەتە بە قسەیەکی شاکر فەتاح بەڕەحمەت بێ ئەڵێ بۆی باس کردوم کە ڕۆمانێکم نووسیوە چاوکرانەوەی ملەتی کوردی تایە
واتە باز لەوە کات دوایی زۆر ئەوە نەڵێم باز لەوە کات کە ڕۆمانێکی تریشی نووسیوە بەڵام ئێمە لە بەرهەمەکانی تەنیا ڕۆمانێکی کێشە هەیە لەوە ئایا نایبنین ڕۆمان یاخود نایبنێن چیرۆک کە بریتە مەسلەی ویژدان یاخود چۆن بوومە خانەدان لەگەڵ دیوانەکەیە سیاقی ژیانی ئەحمەد موختار جاف کە دواتر ئەکرێت لەگەڵ پرسیارەکانی جەناب تا هەندێ ئەبعادی تری هەندێ ڕەهەندی ئەوەندەی کە بەرنامەکە دەرفەت بدا باسی بکەین فرە ڕەهەندیە و جۆرێک لە ریسکە لە ژیانە جۆرێکیش لە تازەگەریە کە دواتر ئەکرێت لە پرسیارەکانی جەناب تا وەڵامێندێکی بینەوە بێگومان وەکو ئەوەی کە ئەوەی کە لای خوێنەری شعرەکانی یا وەکو ئەوەی کەسێک کە شارەزایی لە ژیانی ئەحمەد موختار بەجی جافا هەبێ ئەو لە بنەماڵەیەکی زۆر خانەدان و دەوڵەمەند بووە وەکو خۆ دەڵێی چەندین پۆست و پلەی حکومی و سیاسی وەرگرتووە بەڵام سروشتی ژیانی ئەو لە کەسێکە چێ زۆر بێبنەت بێ بەرامبەر پارە و بەرامبەر پلۆپایە و بەرامبەر ئەو دەوڵەمەند و سەرۆتەی کە هەیبووە سێ ڕەهەند هەیە کە من وازانم سێ وێستگەیە ئەتوانین خوێندنەوەیەکی نوێی بۆ بکەین بۆ ئەحمەد موختار جاف یەک ئەحمەد موختار جاف وەکوتم لە بنەماڵێکی خانەدانە خانەدان بە بەو مەفهومەی کە ئێمە لە سیاقی کۆمەلگای خۆمانە بەکارێن واتە خاوەنی پۆستێکی ئیداریە واتە خاوەنی خێڵە واتە خاوەنی سیر لەوایە ئەحمەد موختار جاف لە ڕۆمانەکەیە کە دوو ناوی هەیە وتە مەسەلەی ویژدان و چۆن بوومە خانەدان بە دقیقی دژی ئەم چەمکە ئەوەسێتەوە طبیعی فرسەتمان نییە ئێستا ئێمە ڕەهەندە فەلسەفیەکەی باز بکەین ئەم چەمکە لای ئەفلاتون و لای ئەرەستۆ چەمکی خانەدان بوون باز لەوە کرێت کە دوو تایپ لە مرۆڤ هەن مرۆڤێک هەیە کە معریفەی زاڵە بەسەر حەزەجەستەیەکانی مرۆڤێکی تر هەیە حەزەجەستەیەکانی زاڵن بەسەر معریفەیە یەکەمیان ئەو ناوێنە خانەدان ئەفلاتونەڵە ئەمە خانەدانە ئەرەستۆڵە ئەمە خانەدانە بالضبط من باسم لەوە نییە ئەحمەد موختار بەگی جاف لە فەلسەفەی زانێ و فەلسەفەی خوێندێتەوە بەڵام سیر لەوایە ئەم چەمکە بالضبط لای ئەحمەد موختار جاف ئەمە ئاواکەوێتەوە واتە لە کۆی شعر و بەرهەمەکانیە بە خوێنەری خۆی ئەڵێ خانەدان بریتی نیە لەوەی کە خاوەنی موقعەتێکی خێڵەتیە بریتە لەوەی کە خاوەنی سەرمایەیە بریتە لەوەی کە خاوەنی معریفەیە خاوەنی هۆشیاری ڕۆشنبیریە لە ڕۆمانەکەیە چۆن بوومە خانەدان لە سەرەتاوە باسی مناڵەگەکە کە بە هەتیوی گەورە ئەبێ تەڕەن ناوەکەی تری مەسەلەی ویژدان چەمکی ویژدان لەکوێ ویژدان بۆ نیە لەسەر زمانی ئەم گەنجێ ئەم لاوەیە و لە هەموو ڕەهەندەکان و قۆناغەکانی ژیانیە ئەوێ ویژدانی خۆی ناشرین نەکات پیس نەکات بەڵام دواتر کۆمەلگا بەسەریا ئەسەپێنێ لا ئەدا لەو حاڵەتە بۆیە خانەدان بوون جێگای تێبینیەوە چەمکێکە کە بەڕاستی بە تەواوەتی ئاژووە بێتەوە لە ئەحمەد موختار بەگی جاف لەگەڵ ئەوواکە وەکو جەنابە دوتت خۆی لە بنەماڵێکی خانەدانە کوڕی عوسمان پاشای جاف واتە خانەدان وەکو چەمکێکی فەلسەفی ڕەهەندێکی هەیە وەکو چەمکێکی کۆمەڵایەتیش ڕەهەندێکی تری هەیە بێگومان باسەکەم لەوەیە لای ئەو دوو فەیلسوفە گەورەی یۆنان بەم چەمکە باسی خانەدان نەبیل بوون ئەکرێ خانەدان بوون ئەکرێ سیر لەوایە ئێمە ئەم ڕۆشن بیرەمان هەیە ئەم شاعیرەمان هەیە بەم جۆرە باسی خانەدان بوونەکە لە کاتێکە خۆی بە شێوازە کۆمەڵایەتە تەقلیدیەکە خانەدانە بەڵام ئەو پێمانەڵێ کەسی خاوەن ڕۆشن بیر خانەدانە بەڵێ مامساڵۆن دیارە لەسەر لایانی ڕۆشنبیری لە ئەحمەد موختار بەگی جاف قساکەین ئەگەر کاک حەمید شارێکمان پێشکەش بکە دڵم پڕخێنە جەرگم لەتلەتە بۆ لێوی گوڵنارت نەخۆش و دەردەدارم من لە حەسرەت چاوی بیمارت سەلیبی پەرچەمی تۆم دەستکەوێت چیمە لە ئیسلامی کڵێسا جێگەمە جانە لە عەشقی زوڵفی زنارت وتی عاشق ئەبێ بەم کوشتنەت مەسرور ببێ چونکە لە ناو عشاقدا تەنها ئەتۆی قوربانی دڵدارت شکا بازاڕی شەهد و شەکەر و شیرینی قەنات لە ڕۆژێکۆ کە بیستوویانە خەڵقی نوتق و گفتارت ئەبێ کاغەز لە بەرجی گوڵ قەڵەم جانە لە عنبەر بێ
کە من مەیلم هەیە ئێستا بنووسم وەسفی ڕۆسارت کە تۆ سەروی منی بێچارە قومری دڵحەزینی تۆم هەمیشە بولبول ئاسا وام لە دەوری باخ و گوڵزارت نیگار ئەمڕۆ لە ناو جەمعی ڕەقیبە پێیوتم ئەحمەد مەحاڵە تۆ ئیتر دەستت کەوێ یاری دڵازارت دەستان خۆش بێ مام ساڵۆن بەسمان لانی ڕۆشنبیر لە ئەحمەد موختار بەگی جاف کرد پرسیارکەمنەوەی کەواتە کرێ بڵێن ئەحمەد موختار بەگی جاف ڕۆشنبیرێکی هاوشارخ بووە چ بۆ ئێستا و چ بۆ سەردەمی خۆی پرسیارێکی ورد و جوانە ئەو شارەی کە برای بەڕێزم خوێندیەوە یەکەم بەڵگەیە لەسەرەوەی کە ئەحمەد موختار بەگی جاف هیچ کەم تواناتر نەبووە لە شاعرانی پێش خۆی کە نالی و مەحوی و هەموو ئەوانەی کە لە ناوەڕاستی 800ەکانە ژیاون بە هەمان هوەری ئەوان بە هەمان هوەری ڕەوانبێژی ئەوان بە هەمان چەمک و ئەوانەیەوان توانیوێتی لەو ئاستا شعر بڵێت بەڵام تازەگەریەکەی ئەحمەد موختار جاف وێڕای ئەوەی کە توانیوێتی ئەسپی خۆی تاوبدا لە شعری کلاسیکە لە ڕاهەندە ڕۆشنبیریەکەەوە زۆر پێش زەمەنی خۆی کەوتووە جگەلەوەی مامۆستا عەزیزی پرۆفێسۆر عەزیزی مستەفا ڕەسوول باسمان لەوە بۆ کە دەستپێک و سەرەتایەکە بۆ ڕیالیزمی کوردی لە هەمان کاتە دەستپێکە بۆ ڕۆمانی کوردی لە هەمان کاتە ئەم کەسە حکومی ئەوەی نووسەرە و چەند پۆستێکی ئیداری باڵای بینیوە پۆستی سیاسی بینیوە و لە بنەماڵەیەکی دەسەڵاتدار بووە من زۆر جار لە مەخیلەی خۆماوە لە نووسینەکەش ماماژان پێ کردووە بە ماکیاڤیلیە چ بهێنم ینی ئەچێنم ماکیاڤیلی تەمان نووسەرێکی گەورەی ئیتالی مەشهورە بەوەی کە فەیلسوفێکی سیاسیە نووسەرە ئەدیبە لە هەمان کاتە پۆستی سیاسی زۆری بینیوە ئەحمەد موختار جاف دیدی هەیە بۆ ڕەهەندی ئیداری ینی قسەی لەسەرەوە هەیە لە نووسینەکە لە مەسلەی ویژدانە باز لەوە کات کە زۆر جار کەسێک پۆستێکی ئیداری هەیە خەریکی تاڵانچێتیە ئەو لابن کەسێکی تر دێت جارێکی تر یاخود ئەوش خەریکی تاڵانچێتیە بێ ئەمە خەلەلێکی ئابووری گەورەی ئیداری دروستەکە تەمام ساڵۆن بمبورە ئەکرێ تەنها بە ئەحمەد موختار بەگی جاف ئەگەر بڵێن تەنها شاعرە غەدرمان لێ کردووە لە نووسینەکە من ئیشم لەسەرەوە کردووە کە بڵێم ڕۆشنبیرێکی شاعرە نەشاعرێکی ڕۆشنبیر بۆ مانایی کە وازەح دیارە لە ژیانیان ڕوونە ئەو سەرەتا دەربڕینی ئایدیاکانی خۆی بە شعر دەست پێەکە دوایی وەک بڵێ شعر دەرەقەتیەوە نایەت سەرجەم ئایدیاکانی خۆی نمایش بکات دەربخامان ئەگوازێتەوە بۆ ئەو هوەرەیتر کە پێوترێ پەخشان کە دیارە پەخشان ئەو زمینەیە کە توانی لەگەڵ ریپەبلیکا لەگەڵ عامی خەڵکە لەگەڵ گشتیا زیاتر بدوێ و زیاتر قسە بکەیت بێگومان وەکو براپسووکی تاهیر بەگی جاف وەکو ئەوەی کە بوو بێ بە شاعر دیارە بە دڵنیاییەوە کاریگەری تاهیر بەگی جافی لەسەرەوەکو شعرەکانی بەڵام وەکو شێوازی شعرەکانی ئەو جیهانێکی جیاوازە لە تاهیر بەگی جاف پێم وایە بۆ غەزەلەکانی ناڵێم بۆ شعرەکانی تری کە هەوڵیاوە شعر بۆ کورد و بۆ نەتەوە بۆ نیشتیمان و بۆ ڕۆشنگەری و بۆ هوشیارکردنەوەی خەڵکی بنووسێت تاهیر بەگی جاف جگەلەوەی کاریگەری هەبووە لە سەری لە ڕوو شارەکانیەوە براگەورەی بۆ وەک ئەوەی بێ بە شاعر تەنانەت وەکو لەسەر جەم ڕەهەندەکانی ژیانە جۆرێک لە کاریگەری هەبووە لە سەری بەڵام ئەم دوورترە لە ڕووی ناوەڕۆک و ئایدیا و بیرکردنەوەەوە دووربینترە ورترە و وەکوتم پانتایەکی گرتوتەوە لە بیرکردنەوە و لە ئایدیای خۆیان کە تاربەک بەلایەن نەچووە بەڵام لە ڕووی ڕوخساری شعریەوە ئەوە حاڵەتێکی هاوبەشە چ لای تایاربەک چ لای ئەحمەد موختار و چ لای شاعرانی پێشەوە و دوایە مام ساڵۆن ویستم باس لەوە بکەین بەسمان لەوە کرد کە بەو تەمەنە ئەحمەد موختار بەگی جاف قایمقام بووە ئەندام پەرلەمان بووە و کات لە بەغدا لەگەڵەوەی کە خۆی کوڕێکی خانەدانە بە مەفهومە کۆمەڵایەتیەکەی لای خۆمان مەبەستمەوەی بۆی پرسیارەکە لە جەنابەت تێک نەدەم تۆ باسی دیدێکی ترت لە خانەدانی کرد پێ دوایە چی کاریگەر بووە چی وای کردووە کە ئەحمەد موختار بەگی جاف هەموو ئەمانە ڕەت بکاتەوە و دوجار هەوڵ با بۆ تێگەیشتنی خەڵکە بە شێوازێکی تر با بڵێم ئەقلانەتر یا بیرمەندانەتر لە ژیان بڕوانن بۆیە ئەڵێم
ئەحمەد موختار بەگی جاف کە سەیری ژیانی و سەیری بەرهەمەکانی چۆنەتی بیرکردنەوەیەکەی لە سیاقی خۆی بەدەرە من ئەگەر بەڕەخنە نەکەوێتەوە لەسرم ئەو لێکۆڵینەوە سایکۆلۆژی و سۆسیۆلۆژیانەی کە لەسەر کۆمەلگای کوردی و لەسەر تاکی کورد دەکرێت بریتە لەوەی کە زۆر حەزی لە دەسەڵاتە و بە ئاسانی ینی چەمکی حەز لە دەسەڵاتی ئاسان نییە ئێنانە دەرەوەی بەڵام سیر لەوایە ئەو بەو تەمەنەکەمەی کە بێتە قایم قام دواتر طبعاً ئەگامان لەوە بێ ینی بەس لەبەرەوە نەبووە کە کوڕێسمان پاشای جافە بێتە قایم قام ئینگلیزی زانیوە کشتە لە فەڕەنسی زانیوە ڕۆشنبیر بۆ بەمانای کەلیمە بیرمان نەچێ ئەو سیاقە زەمەنەی کە ئەوی تیاژیایەوە ناوچەکە هەمووی بە تایبەتی عێراق پڕ بووە لە کێشمەکێش و پڕ بووە لە کۆمەڵێک هەموو ئەوانە ئەحمەد موختار جاف لە ڕووی وەکوتم بیرکردنەوەوە هەموو ئەم پۆستانەی کە هەیە بۆ جێ هێڵێ جۆرێک لە بێمنەتی هەیە جۆرە لە یاقین بێمنەتی هەیە ینی لە بەدیوە کاتوانە بڵێ ڕۆحێکی عارفانەی هەیە بەدیوەیەکی تراتوانێت بڵێ جۆرە لە یاخیبوونێ تەسەور کە کێشەیەکی گەورە لەنان بنەماڵەکەی و لە نێوان شێخ مەحموود نەمرا دروستە بێ هەر بووە یعنی ئەو کێشەی بووە لە بینیانە بەڵام تەنانەت شێخ مەحموودی نەمر کە هیوادارم دوای ئەو شارەی بخوێنینەوە تەنانەت شێخ مەحموودی نەمر ئەیگرێ دەستگیریەکات ئەم شارێکە نووسێت شارەکەی کە ئەگەر چی لەوانەیە هەندێک لێ کۆڵەر وای لێکی بنەوە جۆرەکە لە ماستاوکردن بۆ شێخ مەحموود بۆی بەری با بەڵام نا بیرکردنەوەی ئەحمەد موختار بەگی جاف باڵاترە لە خێڵ باڵاترە لە سیاقی مەکانی و شوێن و زەمەنی خۆی بۆیە بەجددی بیرکردنەوەکانی ئایدیاکانی مایەتی ڕمانینن مایەی بیرکردنەوە و ماوەی ئێوە لێکۆڵانە سەر بکرێت کاتیەوە هاتوونیان خان شعرێکمان بۆ بخوێنێتەوە لەو شارەدا کە ئەحمەد بەگ بۆ شێخ مەحموودی دەنێرێ دەڵێ سەبا عەرزی خولوسی بەندەگیم و هەموو دوعاخوانی سەبا عەرزی خولوسی بەندەگیم و هەموو دوعاخوانی ببە بۆ خزمەتی شاهی محیتی گشت سلەیمانی بڵێ قوربانی تۆ بم ئەی سەلاح الدینی ئەیوبی بە زۆری پەنجە وەک حەیدەر بە سیما یوسفی سانی لە دەست کافر نەجاتمان بوو بحەمد الله والمنە لە سایی دەست و تێغ و هیممەتی تۆ شێری یەزدانی خداوەندە بە لوتفی خۆت لە چاوی بەد بە دووری کە بەجاهی سەیدی مرسەل بە ڕۆحی شاهی گەیلانی لە پاژەم احتراماتە بڵێ بەو شاهی دەورانە چ جورمێکی هەیە ئەحمەد کە کردوتە بە زیندانی ئەگەر شاید لە خزمەت تا خراپەی ئەو بووە سابت بە لوتفی خۆت ئەفووی کە چونکە هەر خۆت ساحب ئیحسانی دەستخۆشیەوەی جام سوپاس کۆمەڵێک شعری هەیە ئەحمەد موختار بەگی جاف کاتوانین وەکو بابەتی توێژینەوە کار ینی قسە لەسەر هەندێک ڕووداوی مێژووی ئەو سەردەمە ئەکات و قسەیان لەسەرەکەوەکو بڕیارەکانی عوسبەت الئومەم ئەو کاتەکە بۆ کورد دراوە بنمەبەستم ئەوەیە چەند ئەتوانین توێژینەوە بکەین لەبارەی مێژووی ئەو ڕووداوانە لە ڕوانگەی شعرەکانی ئەحمەد موختار بەگی جافەوە ئەحمەد موختار بەگی جاف ینی ئەگەر بیت لە ڕووی مۆزوعەوە بێ لە ینی ڕۆمانەکەی کە باسمان کرد کە لە چەندین ڕەهەندەوە ئەتوانی لێکۆڵینەوەی لەسەر بکەی طبیعی لە چەندین ڕووی ترەوە بۆ شعرەکان ئەتوانین لێکۆڵینەوەی لەسەر بکەی مەسەڵەن لەوانە ڕخنەی وتم لە سیستەمی ئیداریە ڕخنەی لە مەحسوبیت و منسوبیت هەیە لە کاروباری ئیداری ئەو کاتا ڕخنەی هەیە لە سیاسەتی نێودەوڵەتی ئەوەی کە جەنابەت باس کرد حاڵی کورد ئێستا لە بینی تورک و ئێران و بۆشایی نایەنێ بێچوەتەیرە کەوتۆتە داوی منداڵانەوە ئەم قەراری عوسبە وا خەڵقی ئەڵێن بۆ کورد ئەبێ هەر قسەی ڕوتە و قسە ناچێتە ناو گیرفانەوە یعنی کەرەسەی ڕۆشنبیر لەو سەردەما ئەوەی کە باو بۆ بۆی بگاتە لای خەڵکی و لە زاکیرانە بمێنێتەوە بریتی وە لە شعر ئەم بابەتە سیاسیە ڕوودا و هەڵوێستە سیاسیانە ئەحمەد موختار ئەو ڕۆژە بە شعر تێبینیەکە تۆماریەکە و باسی لەسەرەکە قسەی هەیە لەسەر ئەوەی کە ئەم جەهلەی کە ئێستا لە ناو کوردایە بە فیرقەی منەوەرواتە بە ڕۆشنبیر چارەسەرەکەی قسەی هەیە ڕخنەی هەیە لەسەر بیرکردنەوەی ئایدیای کۆمەڵایەتی بیرکردنەوەی خەڵکی قسەی هەیە لەسەر چاکسازی ئاینی قسەی هەیە لەسەر زۆر بواری ترکەوە کوتم مبالغەم نەکرد بێ ئەحمەد موختار جاف ئەو شاعیرەیە وەک ئایدیا تەنیا وەک ئایدیا و بیرکردنەوە
ئەکرێت دەیان تێزی لەسەر بنووسرێ و چونکە منوازانم نقطەی تحولە نقطەی دەستپێکی ڕۆشنبیری کوردی ئەگەر چی دکتۆر عەزیز مستەفا ڕەسوول بە دەستپێکی ڕیالیزمی کوردی دانە بەڵام ئەو بەز نییە بەڵکو کۆمەڵێک ئایدیا و بیرکردنەوەی هەیە دووربینی هەیە بۆ ئایندەی کورد قسەی هەیە لەسەرەوە کە کورد ئەم ڕۆگەر حاڵی وایە بەڵام دنیا هەروە نابێ زمانێکی دەردێتە پێشەوە بەتەکی دەگەڵ بە مختصری وەڵامی پرسیارەکەت بەمەوە ئەکرێت لەسەر تەنیا ئایدیاکانی چ جای ڕوخساری شعری و نووسینەکانی لە ڕووی هونەرەوە دەیان تێزی لەسەر بنووسرێت. بەڵێ مەم ساڵۆن دیارە بەرنامەکە بەرە کۆتاییە چێ و من شەمەیە پرسیاری کۆتایی بکەم ئایا هەم چیرۆکەکەی ئەحمەد موختار بەگیجاف هەم ئەو ئایدیا و دیدەی ئەحمەد موختار کە ئێوە باسیەکان هەدەفەکەی یا ئامانجەکەی ئەوە بووە کە بێوێ چۆنیەتی ژیان لە خەڵکی بگەێنێ یاخود کار بۆ بکە کە چۆنیەتی ژیان باس بکە بە یەک جملەکە پێشتریش باسم کرد لە دانیشتێکی چەند ڕۆشنبیرێکە کە شاکر فەتاحی تایە لە سەرەتای بەرنامەکەشەوە باسم کرد شاکر فەتاح ئەڵێ ئەحمەد موختار پێی وتم چیرۆکێکم نووسیوە هۆکاری کوێرکردنی دوژمنانی کورد و بەرچاو ڕۆشنکردنی کوردە بەرچاو ڕۆشنکردنی کوردە ئەحمەد موختار جاف ئەوێ بڵێ ئەم نەتەوەی کوردە ئەو پێوەرانەی کە هەنی بۆ ئایندەی خۆی لە دەسەڵات لە سیستمی کۆمەڵایەتی لە دیدی و جیهان بینی هەموو ئەمانە پێویستی بە مراجعە هەیە دیدی ئاینی هەموو ئەمانە پێویستی بە مراجعە هەیە و هەموو ئەمانش بەچی ئەکرێ بە بەرزکردنەوەی ئاستی ڕۆشنبیری ئەکرێ بۆیە کۆی شعرەکانی کۆی ڕۆمانەکەی قسە لەسەرەوە یەک استراتیجەکە ئەویش بریتە لە ڕۆشنبیری ئەویش بریتە لە باڵابوونی ئاستی ڕۆشنبیری نەتەوە بەگشتی و کارابوونی نخبەی ڕۆشنبیری کۆمەلگا من شتێکی تر هەیە من بەمەی ئەمە یەکێک لە نووسەر ئەمریکەکانە بیرەکەوێتەوە ئەویش تەمەنێکی کورتی هەبوو جاک لندن ئەویش بە هەمان شێوی ئەحمەد موختار بەجیجاف ئەحمەد موختار بەجیجاف حەزی لە مەستی و خۆشی قمار و هەندی حەزی لە گەلێک شت بووە لە ژیانە حەزی لە سەرکێشی بۆ بەڕاستی ژیانیشی هەتا ئەوەیە کۆتاییەکەشی بە سەرکێشی کۆتایی هاتووە لە تەمەنی 37 یا 38 بەڵێ کۆچی دوایی کردو جاک لندنیش پێگومان نزیکی هەر ئەو تەمەنەیە ئەویش هەر پێیەک بەو شێوەیە و ئەوەی سەیرە جاک لندن لەگەڵ ئەوەشا هەر وەکو ئەو بەرهەمێکی زۆر گەورەی ئەدەبی بەجێهێشتووە بۆ وەکو ئەدەبی ئینگلیزی و ئەدەبی ئەمریکی نەزان من ئیسەوا بیرم کردەوە تەواوە بەراوردێکی توانی بڵێن تەواوە دوو تێبینی یەک ئەم ڕۆمانەی ئەحمەد موختار جاف طبیعی قفڵی کۆتایی نییە بەڵێ یعنی ئەمە هەندێک لە نووسەران و ڕخنەگرانی ئەم بوارە ئەڵێن ئۆپلکردن کراوەییکردنی ڕۆمانەکە باسی لە ژیانە کە کراوەیە ئەمە یەک دوو لە ڕۆمانەکە کە باز لە خانەدانەکە تاوان نەوزادەفەندی کە زۆرابەفەندی عفوەن کە ئەو کارکتەرەی ڕۆڵی سەرەکی بینێ لە ڕۆمانەکەیە کە ئێوە ببێتە خانەدان ئەوێ ئەرزەی کۆمەڵە خەڵک داگیرکە نمونە چی ئێنێتەوە نمونەی لۆردەکانی یاخود خانەدانەکانی فەڕەنسا ئاهێنێتەوە لە ڕۆمانەکە ئاماژەی پێکە کە لای ئەوانیش بۆی ببنە خانەدان ئەبوو ئەوەندە هێکتار ئەرزیان هەبێ هەموو ئەمانەوەکو تەعن ئەڵێ هەموو ئەمانەوەکو تانە ئەڵێ هەموو ئەمانەوەکو خودی ناونانی ڕۆمانەکەی چۆن بوومە خانەدان کە ناوەڕۆکی چیرۆکەکەی باز لە کەسێکەکە لە ڕێی ساختەچێتیەوە لە ڕێی دەستبڕین و چاوبەستکردنەوە ئەبێتە کەسێکی سەرمایهدار تانەدانە لە چەمکی خانەدان هەموو ئەمانە جۆرێک لە دەرچوون لە سیاق جۆرێک لە گەنابرین سەرکەشیە کە لەو سەردەمە و لەو سیاقە زەمەنیا ئاسان نییە کەسێک ئاوا بێت بەڵێ سپاس مامۆستاکیان بۆ ئەمە دەبوون لەو بەرنامەیە زۆر سپاس مامۆستا بەڵێ شێوەیان ئەگەر هاوکار بیت ئێمە کۆتا شاری خۆمان پێشکەش بکەین و کۆتایی بە بەرنامەکە بێنین بەڵێ خۆشەویستانی من ئەم بەرنامەیە قەلەندەرخانەش یان مزگەی قەلەندەرخانە کە باسێکی کورد بوو لەسەر ژیان و لایانی ڕۆشنبیری لای ئەحمەد موختار بەگیجاف کۆتایی پێهات تا باسێکی تر و بەرنامەیەکی تر و شاعرێکی تر بەخواتانە سپێرم شەو و شەوگار و ڕۆژ و ڕۆژگارتان پڕخۆشی بێت لە خەو هەڵسن درەنگە میلەتی کورد خەو زەرەرتانە
هەموو تاریخی عالم شاهێدی فەزڵ و هونەرتانە. دەسا تێکۆشن ئەی قەومی نەجیب و بێکەس و مەزلوم، بە گورجی بیبڕن ئەو ڕێگە دوورەی وا لەبەرتانە. بخوێنن چونکە خوێندن بۆ دیفاعی تیغی دوژمنتان هەموو ئان و زەمانێ عینی قەڵغان و سوپەرتانە. بە خۆڕایی لە دەستی بەرمەدەن ئەم خاکە مەحبوبە کە تۆزی وەک جەواهر سورمە و کوحلی بەسەرتانە. بەسەر خاکە ئەگەر نازیش بکەن حەقتانە کوردینە، تەماشای سێبەری ئەو شاخ و کێوە وا لەسەرتانە. بە بێقەدری بەسەریا ڕامەبورن حورمەتی بگرن، گوڵاڵە سوورەکەی ئەم دەشتە خوێناوی جگەرتانە. دەمێکە ئەم وڵاتە هوا ئەسیری پەنجەی جەهلە، لە سایەی عیلمەوە ئەمڕۆ ئیتر نۆبەی زەفەرتانە. زمانی حاڵی ئەحمەد هەر ئەڵێ وریابن ئەی میلەت، بزانن بەردی ئەم شاخانە ئەڵماس و گوهەرتانە.